گوڵەکانم سڵاوتان لێبێت هاتینەوە لاتان بە بەرنامەیەکی تر بابەتێکی تر هیوادارم ئەو بابەتانەی پێشووتر وەکو کتم هەمووی لەگەڵ من بۆ بەنسوودێکی باشتان پێگەیشت بێ. بابەتی پێشووترمان دەستپاکی بوو، زانیمان دەستپاکی چیا کتمان دەستپاکی واتە مەبەستمان لەوە نییە کە تۆ دەستت بە ئاو و سابوون شوشت بێ. دەستپاکی بەمانای ئەوەی کە ئەمانەت پارێزبی شتێکی لەدادانەدرێ بیپارێزی شتێکی خۆت نەبێت. بەڵێ زانیمان ئەو بابەتە چی ڕوونمان کردەوە. ئێستا بینە سەر بابەتێکی نوێ ئەویش کولێرەیە، بابەتێکی زۆر تەڕۆبڕە زۆر خۆشە لە ژیانی ڕۆژانەشماندا هەمومان کولێرەمان خواردووە، کەس نییە نەی خوارد بێت. بەڵێ لێرەدا لاپەڕەکە بکەنەوە، لاپەڕە 86 بکەنەوە، باسی کولێرە دەکا. ئەو کولێری بە تەندور دەکرێت یاخود بە غازی بە هەر شتێک بێ. ئەدوا جۆری کولێرەمان هەیە بە پێی شێوەکان دەتوانی دەری بچێنی هەر شێوەکەت بێ. بەڵێ لە ماڵش دەتوانی بیکەی، شەرنیە هەر هی بازار بێ. بەڵێ ئێستا دەیخوێنینەوە، کتم لاپەڕەکەی بکەنەوە لە بیرتان نەچێ. بەڵێ کولێرە دایکی بارام و زارە هەژنۆ کولێرەی لە تەندور دەرهێنا و لە ژێر قوڵینەی سەرکەندوی ئاردەکە شاردەوە. زارا و بارام ئەم لاگەڕان کولێرە نەبوو، ئەو لاگەڕان کولێرە نەبوو. زارا دەستی دایکی گرت و گوتی دایە گیان تو سەری خاڵم سەر و کولێرە مام دەیە. زۆر زۆری پێخۆش و کولێرە بخوا زارە. بەڵام دایکیان گوتی بزانین دایکیان چی گوت؟ دایکیان گوتی باباوکتان لە ئاش بێتەوە. ئێستا پێتان دەڵێ مەبەستمان لە ئاشیش چیە گوڵەکانم. بارام دەستی بەنووسەنووس کرد و گوتی دایک گیان زۆرم برسیە هیچ نەبێت لەکێ کولێرە مام دەیە. لاپەڕەکەی هەڵدەنەوە گوڵەکانم لەگەڵ من کە دەیخوێنمەوە دەستی لە سەردانن. گوڵە جوانەکان. بەڵێ دایکی گوتی کوڕم هاکە باوکتان گەڕایەوە، ئەو کاتە هەموو پێکەوە دادەنیشین و هەر کەسە کولێرەی خۆی دەخوات. بەڵام ئێستا نە باوکتان لە ماڵە و نە کولێرەکانیش دیارن. بارام گوتی باشەوە باوکمان لە ئاشا، ئەی کولێرەکان لەکوێن؟ دایکی گوتی بۆ سەردانی گەنمی کێڵگەکان چون. زارا پرسی جا کولێرە چی گەنمە؟ دایکی گوتی ئەی نازانن کولێرە کیژی خات و گەنمە؟ بارام گوتی ئەی گەنم کیژی کێیە؟ دایکی گوتی دیسانەوە هەڵی دەنەوە گوڵەکان. لاپەڕی ئەو دیوشمان ماوە. بەڵێ گەنم کچی داپیرە زەوی و باپیرە بارانە. ئەمان لەم قسانە بوون باوکیان لە ئاش گەڕایەوە و هەژنۆ کولێرەی زەردی جوانیش سەریان لەژێر قوڵینەکەی سەرکەندووی ئاردەکە دەرهێنا و زارا و بارامیش دایانە قاقای پێکەنین. بەڵێ واتای وشەکانیش بێزەحمەت واتای وشەکان بکەنەوانێ. واتای وشەکان وشە واتە کولێرە ئەستورک، قوڵینە سەبەتە واتە زێنان یاخود تریانە. سێ واتای هەیە کەندووی ئاردەکە کوانووی ئارد. بەڵێ وەرنەوە سەر بابەتەکەی پێشووتر جارێشکەش دەیخوێنینەوە بۆ ئەوەی جوانتر لە مێچکتان بچەسپێ. کولێرە لەگەڵ من بنتکایە بە تێگەیشتنەوە دەیگوڵەکانم با دەست پێ بکەین. کولێرە دایکی بارام و زارە هەژنۆ کولێرەی لە تەندور دەرهێنا و لەژێر قوڵینەی سەرکەندووی ئاردەکەدا شاردیەوە. زارا و بارام ئەم لاگەڕان کولێرە نەبوو، ئەو لاگەڕان کولێرە نەبوو.
زارا دەستی دایکی گرت و گوتی دایەگیان تو سەری خاڵم سەر و کولێرەمان بدەیە. دایکیان گوتی با باوکتان لە ئاژ بێتەوە. بارام دەستی بە نووزەنووس کرد و گوتی دایەگیان زۆرم برسیە هیچ نەبێت لە تێ کولێرەمان بدەیە. دایکی گوتی کوڕم هاکا باوکتان گەڕایەوە ئەو کاتە هەموو پێکەوە دادەنیشین و هەر کەسە کولێرەی خۆی دەخوات، بەڵام ئێستا نە باوکتان لە ماڵە و نە کولێرەکانیش دیارێت. بارام گوتی باشە ئەوە باوکمان لە ئاشا، ئەی کولێرەکان لەکوێن؟ دایکی گوتی بۆ سەردانی گەنمی کێڵگەکان چوون. زارا پرسی جا کولێرە چی گەنمە؟ بەڵێ. دایکی گوتی ئەی نازانن کولێرە کیژی خات و گەنمە؟ بارام گوتی ئەی گەنم کیژی کێیە؟ دایکی گوتی گەنم کچی داپیرە زەوی و باپیرە بارانە. ئەمان لەم قسانە بوون باوکیان لە ئاش گەڕایەوە و هەژنۆ کولێرەی زەردی جوانیش سەریان لەژێر قوڵینەکەی سەر کەندووی ئاژەکە دەرهێنا و زارا و بارامیش دایانە قاقای پێکەنین. وەکو گوتمان هەمومان لە ژیان ڕۆژانەماندا کولێرەمان خواردووە. کولێرەش لە چی دروست دەبێت؟ لە گەنمەوە. ئەوە چیرۆکێکە باز لەوە دەکا کە دایکێک هەژنۆ کولێرەی جوانی کردوون لەژێر قوڵینەی سەرکەندووی ئاردەکە، واتە ئەو سەبەتەی کەنانی تێدەکەی وەروە ئەو کەندووەش کە ئاردی تێدایە لەژێر ئەوەکە کەندوەکە شاردونیەوە. ئەو تاها بەپێ ئێرەش ئەوە تەندورێکە، بە تەندور دەتوانین دروستیکەی، بە هەر شتێک بتەوێت دەتوانی لە بازاڕ بێ لە ماڵ بێ. بڵێ لێرەدا هەژنۆ کولێرەی شاردنەوە. زارا و بارامیش کە کچ و کوڕی ئەو ژنن بە دایکیان دەڵێن زارا دەڵێ دایەتخوا سەر و کولێرەیەکمان پێ بدە. دەڵێ کچم دەبێ بوەستین تا باوکتان لە ئاش دێتەوە. ئاش شوێنێکە بەکار دێ تۆ گەنمی بۆ دەبەی گەنمەکەت بۆ دەهاڕێ دا بۆت دەکا بە گەنم بۆت دەکا بە ساوار یاخود گەنمەکتاو یاخود ئارد. بڵێ لێرەدا کە تەماشای بکەینها خوانەیەک دانراوە، کولێرە دانراون، تەندورێکە، ئەوەش زارایە ئەوەش بارامە. ئینجا بارام دەست بە نووزەنووس دەکا، نووزەنووسێکی دێت و دەست دەکا بە نووزەنووس دەڵێ دایەجیان تخواریز نەبێ لە تێ کولێرەمان پێ بدە. داکشی دەڵێ نابێت با باوکتان بێتەوە ئینجا دەتان دەبێ. دەڵێ لێرەدا تەماشای بکەین ئەگەر بپێ خوێندنەوەکە جارش کە پەیداوەرنەوە باشترە، هەر بۆ ئێوە بۆ زانیاری خۆتان باشترە ئەگەر لە بیرتان چبێتەوە. کە کوتم هین بارام داوا لە دایکی دەکات، دایکیشی دەڵێ ئاخر ئێستا نە کولێرەکان لێرن نە باوکیشتان هیچ کامیان دیار نین. ئینجا بارام دەڵێ دایە ئەوە باوکمان لە ئاشا، ئەی کولێرەکان لەکوێن؟ دایکی دەڵێ کولێرەکان بۆ سەردانی گەنمی کێڵگەکان چوون. وەکتم کولێرە لە چیەوە دروست بووە؟ لە گەنمەوە دروست بووە. گەنمەکە کراوەتە ئارد و بە چەند قۆناغێک تێپەڕیوە. بڵێ ئینجا زارا دەڵێ کەوتمان بارام باوەندە دووبارەکەینەوە. بارام دەڵێ گەنمەکە کولێرەکان لەکوێن؟ ئەو باوکمان لاشە. ئەویش دەڵێ بۆ سەردانی گەنمی کێڵگەکان چون چن سەردانی گەنمی کێڵگەکان ئەو شوێنانی کە گەنمی لێ تێنراوە. بەڵێ ئینجا زاراش دەڵێ باشە دایەگیان کولێرە چی گەنمە؟ دەڵێ کولێرە کیژی خات و گەنمە، واتە وەکو ئێوە لە ماڵێ کە لێتان بپرسن، یەکێک لێتان پرسێ یەکێک لە دەرێ تۆ کچی شێ؟ کچی فڵان و فڵانم، کوڕی فڵانم، بەو شێوەیە. کولێرەش چونکە تۆ لە دایک و باوکتەوە دروست بووی، کولێرەش وایە لە گەنمەوە دروست بووە، ئەو گەنمە بە چەند قۆناغێک تێپەڕیوە. بەڵێ دواتر کە دەڵێ کولێرە کیژی خات و گەنمە، دەڵێ ئەی گەنم کیژی چێیە؟ زارا و بارام دەپرسن دەڵن ئەی گەنم کیژی چێیە؟ دایکیشی دەڵێ گەنم کچی داپیرە زەوی و باپیرە بارانە. ئەوان لەو قسانەدا بوون، باوکیان هاتەوە و دەستیان کرد بە کولێرە خواردن و زارا و بارامیش دوای ئەوە دایانە قاقای پێکەرین. ئەو بابەتە وەکو کتم لە ڕۆژانە هەمومان چاومان بە کولێرە کەوتووە
هەر ئەوەندەی تێدایە بەڵام بابزانین ئەگەر بێت و ئێمە وەرزەکان بنووسین بابزانین ئەو وەرزانە چ پەیوەندیان بەو بابەتەوە هەیە. بەڵێ گەنم لە چ کاتێک دەتێنرێت؟ کۆتایی لە کۆتایی وەرزی پاییز. لە کۆتایی وەرزی پاییز گەنم دەچێنرێت تاکو سەرەتای زستان. ئەوەیان گەنم چاندن کەواتە ئەو ڕەش دەکەینەوە بەس تەنها بیزارن کۆتایی وەرزی پاییز و سەرەتای وەرزی زستان. ئەوەیان چ دەکەی؟ گەنمەکە گەنم چاندن واتە لەو دوو وەرزەی گەنمەکە دەچێنی. دوای ئەوەی گەنمەکە پێدەگات بابزانین چ کاتێکە 6 مانگی پێدەچێت. کۆتایی پێویستی بەوەیە ئەوەندە بمێنێتەوە کۆتایی وەرزی بەهار و سەرەتای وەرزی هاوین. بەڵێ ئەوەیان بۆچیە؟ ئەوەیان گەنمەکە پێگەیشتن دەتوانێت بڵێ پێگەیشتنی گەنمەکە. بەڵێ کوتمان ئەو وەرزانە پێویستیان بەچە هەیە؟ پێویستیان بە ئەوە هەیە کە چۆن گەنمەکە بسێنرێت. لە دوو وەرزدا پێویستیان بە چاندنەکەیە، لە دوو وەرزی کەش پێگەیشتن و لێکردنەوە دوورینەوە. بەڵێ پێش ئەوەی بینە سەر ڕاهێنان ئێمە بۆ کشت و کاڵ بۆ گەنم چاندن پێویستمان بە چییە؟ یەکەم جار دەبێ زەویەکی پیت و بەبرەکەتمان هەوێ بە پیت و بەرەکەت بێ خێر و بێر بێ زەویەکی باش بێ جوتیاری لێ هاتوو شارەزا. هەروەها دانەوێڵەشمان هەبێ دانەوێڵێک ئەو دانەوێڵی بە پێی پێویست دەچێنی بەدڵی خۆت و هەروەها ئاویش بە پێی پێویست بۆ زانیاری خۆتان هەر بیزانن ئەو شتانە. بەڵێ ئێستا بینە سەر ڕاهێنانی یەکەم. بابزانین داوای چمان لێ دەکا ڕاهێنانی یەکەم؟ بەڵێ ڕاهێنانی یەکەم دەڵێ وەڵامی ئەم پرسیارانەم دەرەوە دایکی زارا و بارام کولێرەکانی لەشکوێ شاردەوە. دایکی زارا و بارام کولێرەکانی لەکوێ شاردەوە؟ لەژێر قوڵینەی سەرکەندووی ئاردەکە. قوڵینە واتە سەبەتەی نان. لەژێر قوڵینەی سەرکەندووی ئاردەکە. دوو دەڵێ باوکی زارا و بارام لەکوێ بوو؟ لە ئاش بوو. لێرەدا ئاش بە مانای چێشت شیونایە. ئاش شوێنێکە بۆچی؟ بۆ هاڕینی گەنم بەکاردێ. بەڵام ئێستا ئامێری زۆر پێشکەوتوتر پەیدا بووە. کولێرە چی گەنمە؟ کولێرە کیژی گەنمە. ئەوەشمان زانی واتە کولێرە لە چیەوە دروست بووە؟ وەکو کتم ئێوە لە دایک و باوکتانەوە دروست بوون، ئێمە هەمومان کولێرەش لە چیەوە؟ لە گەنمەوە خات و گەنم. زارا و بارام کە باوکیان گەڕایەوە چیان کرد؟ دایانە قاقای دڵخۆش بوون و دەتوانین ئەوەی بۆ زیادکەین. دڵخۆش بوون و دایانە قاقای پێکەنین. بەڵێ ئەوە ڕاهێنانی یەکەم بوو. بینە سەر ڕاهێنانی دووەم. ئەبزانین ڕاهێنانی دووەم دەڵێت چی؟ پێویستی بە یەک پیتە لێرەدا. تەماشا بەس بێ زەحمەت ئەوە دەسڕمەوە دڵنیام هەمووتان لەگەڵ دەستی من نووسیتانە دەستان خۆش. بەڵێ گوڵەکانم ئەوە دوو شەند لە بەپیتێکیان لە بەیندانەی بابزانین پیتێکی لەگەڵ دەگونجێ. ئەم دوو شانەی خوارەوە چیان کەمە بۆیان دابنێ و لە پاشاندا بیان خوێنرەوە. نان دۆ گەنم جۆ باوک کۆڕ عەفو ئەوەیان هینێکی زیادە سەلا دەبین بزن مەڕ بەفر باران. پێویستی بەچە هەیە؟ بۆ من دڵێ کچ و کۆر
خوشک و برا لێرەدا پێویستمان بە یەک پیتە ئێستا ئەو پیتە دەنووسین ئەویش پیتی چییە پیتی بزوێنی ووە نان و دۆ گەنم و جۆ ئەویان ئاوایە باوک و کوڕ بزن و مەڕ بەفر و باران پێویستمان بە پیتێک بوو پیتی ووی بزوێن بەڵێ ئەو چالاکیەش بە خەتێکی خۆش لە دەفتەرەکەتدا خولەتیان نووسەکەتدا دەنووسیەوە بەهۆی گوڵەگەنمێکەوە 100 گوڵە زیوان ئاو دەخواتەوە لێرەدا جوتیار کە کاتێک گەنمەکەی ئاو دەدا زیوان شتێکی بێسوودا لە ناو گەنمدا واتە دەبێ بژار بکرێت کە گەنمەکە بژار دەکرێت ئەو زیوانە تێدایە جوتیارەکان بە بەمەستی ئاودانی گەنمەکەوە بۆ خۆی دەیەوێت گەنمەکە ئاودا بەڵام گوڵە زیوانەکەش لەو بەینەدا کە هیچ سوودێکی نییە ئاو دەخواتەوە جار هەیە تۆ چاکەت هەیە بۆ کەسی بەرامبەر کە ئەو هیچ چاکێکیشی نییە بەبەستی ئەوەیە لێرەدا بەڵێ گوڵەکانم بابەتی ئەو ڕۆژمان تەواو بوو بە هیوای سوودێکی باش بۆ هەموو لایەک تا بەرنامەیەکی تر بە خواتان دەسپێرم خواتان لەگەڵ بما أسودم خندن پیشما مردم بما أسودم خندن پیشما مردم لکنه بردا دخلنم آواتم بخیدنم لکنه بردا دخلنم آواتم بخیدنم ایمە جست و چالاکی پێشەنگین و بێباکی ئێمە جست و چالاکی پێشەنگین و بێباکی چرادا دەگرتنین نەدانین لە بندێنین چرادا دەگرتنین نەدانین لە بندێنین قوتابخانە ماڵ